دەمدوسی لە کوردستان زۆر دواکەوتەوە هەتا ئێستا مستەشفایەکی عام نەکراوەتەوە کە خەڵک ئیستیفادەی لێکە ئەوی دەکرێتەوە کەرتی تایبەتە کە بە پارەیەکی زۆر فەقیر لە توانایدا نیە شوێ بە ملیۆن نوێک نەخۆشەکەی خۆی بنوێنی بەنسبەت مستەشفا حکوومیەکان ئەوانەی کە کەرتی گشتین ئیمال کراون بەڕاستی هیچی هیچ دەرمانێکی وان نییە بە خەڵک بێ هیچی احتیمامێک بە نەخۆش نادرێ تەنانەت بەڕێکردنە کەرتی تەندروستی بەڕاستی کەم تەرخەمە بەڕاستی زۆر کەم تەرخەمە و سەرکەوتوو نییە بەڕاستی ئەمن لە کوردستان هیچ سیقەیەکم بە هیچ کەرتی تەندروستی نیە چ جواری حکوومەت بی چ ئەهلیەکە بی لە خۆشخانە ئاهلیەکانە پێ باشترا لەبەرەوەی زیاتر جل لێ دەگرن قسەکانت کە لێ وەردەگرن بە جوانی شتەکان لۆ دەنووسن دەرمانەکان بە جوانتر دەدەنێ لەوەی کە ئەو دەرمانەت دەداتێ دووبارە دەچێوەکەی پێشاین دەدەی بەڵام لای خستەکان حکوومیەکان وانە کەرتی تایبە زیاتر بە تەندروستی یعنی ڕێکترە سەتانسەد ئەتوانم برێم زیاتر خزمەتی هاوڵاتیانەکەن وەلا حکوومیەکەش یعنی هەتا ڕێژەیەکی زۆر باش یعنی خزمەتی خەڵکەکەن بەس وێ لە ماوەی 5 دقیقە مچینە بتبینیتەوە شتێکی سەدحی و سەرپێی وەڕێت بکەتەوە دواتر بدێن هە بەخۆ پێتەرە دکتۆرەکان زیاتر وای لێ هاتو پێتەرە ئەرێ دانی ئێوارەکەی وەرە لە عیادە ئەبینم ئینشاڵڵا چارەسەر یعنی نەفسی دکتۆرە نەفسی ئیشیتی